الله بەرەکەتی خوای گەورەدان لێ بێ بەداخەوە کە ئەو شەپۆلە بەهێزەی کە شار و شارچکەکانی هەرێمی کوردستانی کردەوە کە قەزای چەمچەماڵیش بێبەش نەبوو لەو بارانبارینە کە بەداخەوە هاوڵاتیەک لە ناعیش و ڕش دیوار بەسەریدا دەڕخێ و دەست بەجێ لێرە گیانی لەدەستدا وەکو شایەت حاڵەکان دەڵێن شایەتی ئەوادەن کە دیوارەکە بەسەریا ڕووخا و کە ئەمان لەژێر دیوارەکە دەریان کردو و بەداخەوە کە دەست بەجێ لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستداوە. ئێستش ئەوە دیوارەکەی کە ڕووخاوەتە سەری ئەو هاوڵاتێ و ئێستا تەرمەکەی لە تەواری چەمچەماڵە و پاش کەمێکی تر دەگاتەوە. بەڵام داواکەین لەلانی پەیوەندیدار ڕێگایەکمان بۆ کاتەوە بۆ قەبرستانەکە شۆفڵێک شتێک بێنێ بەهانامانە عنی ئێستا و کاعومەرە مردووە فاتی کردووە ئێمە ڕێگەمان نییە بچین بۆ قەبرستانەکە داواکەین لەلانی پەیوەندیدار کاگەڕەمە کاگاوتا شۆفڵێکمان بۆ ئامادەکە حتا چینە قەبرستان و ڕێگەمان بۆ بکەنەوە داواتان لێکەین لەبەر خوای گەورە بێنە بەهانامان شوێنی ڕووداوەکەیە کە ئەو هاوڵەتە گیانی لەدەستدا بوو.